کاک ئازادی براهیم چاودێری سیاسی کە جەنابیان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە بن. کاک ئازاد دووبارە بەخێر بی لەگەڵ هاوکارم سەرتیب کۆمەڵ لە گفتوگۆتان کرد، بەڵام ئاگادارین کە کاک ڕەشاد گەڵاڵی باسیەوە کاڵێ فەڕەنسا دەتوانێت ئایندەی کورد بەرەو باشتر یاخود بۆ باشتر بەرێت. فەڕەنسا چۆن دەتوانێت ئەمە بکات؟ کورد خۆی دەبێت ئەمە بکات یاخود دەبێت وڵاتێکی دەرەوەی کوردستان بێت ئەمە بکات؟ لە یەکێک لە وێزگە مێژوویەکاندا کە فەڕەنسا توانی بێتی سوود بە کورد بگەێنێ مەسەلەی ڕێکەوتنامەی استراتیژی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە قۆناغێکی گرنگە کە فەڕەنسیەکان تێیدا ڕێکەوتنەکە دەخەنە سەر پێ و دوایی لە کۆشکی سپی مزا دەکرێت. بۆیە ئەگەر لەوێ بیگوازینەوە یا وێنەکە بگوێزینەوە بۆ ئێستا لە جەنگی تیرۆردا دەبینین کوردەکان یا بەڵێن هەرێمی کوردستان لە باشووری کوردستان و خۆراوای کوردستان کوردەکان وێنەیەکی جوانیان داوە بە فەڕەنسیەکان. ئێمە بیرمان نەچێ تاکە وڵاتێک لە ئەوروپادا کۆی گشتی بەوەی کە لە ناوێکێتی ئەوروپایە بەوەشی لە دەرەوە یەکێتی ئەوروپایە هیچ وڵاتێکی هێندەی فەڕەنسا بەدەست تیرۆرەوە نەیناڵاندووە. بۆیە کاتی ئێستا فەڕەنسیەکان دەبینین کوردەکان ئەوەندە بەو ڕۆحە قیتالیە لەگەڵ تیرۆر ڕوبەڕوو دەبنەوە و ئەوەندە بەرگری لە دیموکراسی دەکەن و ئەوەندە بڕوایان بە مافی پێکەوەی هەیە لە عێراقدا. ئەمە بۆ فەڕەنسیەکان دەستکەوتی معنەویە. فەڕەنسیەکان لە مێژووی خۆیاندا لە ڕۆشنگەریەوە تا ئێستا بەدوای ئەمەدا گەڕاون لە کانتەوە لە هیگڵەوە لە هەموو فەیلسوفەکانیانەوە هەتا ئێستا ئەوە داوا دەکەن کە ئێستا لە کوردەکان لە باشووری کوردستان جێبەجێ دەکەن لە ڕووی پێکەوەی ژیانەوە لە ڕووی پێکەوەی ئاینەکانەوە لە خزمەتکردنی ئێزدیەکاندا. بۆیە فەڕەنسیەکان و کوردەکان دەتوانن لێرەدا بەو شێوەی هاوکاری یەکترکەن و لە ڕەنگە ئەمە کۆتا وێزگە نەبێ فەڕەنسیەکان لەگەڵ ئێمە کار بکەن کارکردنی ئەلبەت ئابووری دەڵێم تیرۆر دەڵێم وەکو پێشتریش لەگەڵ کاک بەختیار قسەمان کرد ئابلوقەی ئابووری لەسەر هەرێمی کوردستان فەڕەنسیەکان لە سەردەمی داینامیتەرانە تێکیان شکاندووە. بۆیە ئەم پەیوەندیەکە بە پێی سەرچاوە مێژوویەکان لە شۆڕشی کوردیەوە لە ساڵی 1945ەوە تا ئێرە فەڕەنسیەکان ناوبەناو لەگەڵ کوردەکانە هاتوون. بەڵام خۆیمە لە بیرمان نەچێکە هەموو دیوەکە جوان نییە ڕەنگە تەڵخەیەکیشی تیا بێ بە نسبەت سایکس بیکۆ و دابشکردنی کوردستانەوە بەو شێوەیە کە ئێستا دەبینین. بەڵام لە وێنە گشتەکە ئەواییە تا ئێستا پەیوەندی کوردەکان لەگەڵ فەڕەنسیەکان باشە و بەتایبەت لە دەرکەوتنی تیرۆرەوە لە دوای 2014 بیرمان نەچێ فەڕەنسایەکێک بوو لە وڵاتانەی لە کۆشکی ئەلیزیە دەرگای بەڕووی نوێنە لە کوردەکانی خۆراوای کوردستانە کردەوە و بنکە و بارەگای بۆ یەکەم جار دوای مۆسکۆ لە فەڕەنسا بنکەی هێزەکانی خۆراوە کرایەوە. بۆیە ئەم پەیوەندیە ئەوەی کە فەڕەنسیەکان دەیانەوێت کوردەکان پێشوەخت جێبەجێیان کردووە و لە تیرۆریشا لەگەڵ فەڕەنسیەکان هاوکات دەستبار بوونە و جێبەجێیان کردووە. بۆیە پەیوەندیەکی باشە و سەرکردایەتی کورد قیادەی کوردی دەتوان ئەم پەیوەندی لە ئاستێکی باڵایە بپارێزن و لە وێزگەی تردا لە کایی ئابووری ئاوادانکردنەوەی عێراقدا و پێکەوەی کورد لە عێراقدا و لە شەڕی مەزهەبی عێراقدا فەڕەنسیەکان دەتوانن ئەو ئەزمونەی خۆیان بگوازنەوە بۆ عێراق و کوردەکانیش سوودی لێ ببینن. کاک ئازاد لە بەشی قسەکانی ئەمڕۆ ماکرۆنە زۆر ستایشی پێشمەرگە کات بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەتایبەت هەر بۆ پاڵپەش بەوە قسەی تۆ کە ئەڵەی وێنەی کورد وێنەیەکی باشی لە فەڕەنسا هەیە پێویستەکان وێنە بپارێزرێت. چۆن وا بکرێت و ئەم وێنە بپارێزی بۆ ئەوی کە تۆ هاوپەیمانێک یاخود دەوڵەتێکی بەهێز کە هەمیشە پشتگیری کوردەکە ئەم دەوڵەتە بمێنێتەوانە؟ چەندە مەسەلەی ئابووری گرنگە بۆ فەڕەنسا لە عێراق ئیشی لەسەر بکە و چەندە مەسەلەی ئەمنی گرنگە ئەوەندە مەسەلەی پێکەوە ژیان گرنگە لە عێراقدا ئەوەندە مەسەلەی دیموکراتیزەکردنی سیستەم لە ماکرۆن یعنی ئەمە لە کوێوە دێ خاتوویەوی ئەمە لەوە دیە فەڕەنسا و عێراق دوو کۆمەڵگەن خاڵی هاوبەشیان هەیە لە پێکدادانی مەزهەبیدا. بۆ نمونە شیعە و سونە عێراقی بە قەیرانێک بە ئاراستەیەک بردو لە تونێلێکی تاریکدایە ڕۆژانە کوشتاری لێ هەیە و لە کۆمەڵگەی فەڕەنسیشا پێکدادانی کاسۆلیک و پرۆستانتە ئێمە ڕەنگە تۆزێک بابەتەکە قوڵتر ببێتەوە. کاتێک ئەم دوو وێنەیە دەبینین ماکرۆن باش لەم دۆخە تێدەگا. پاراستنی ئەم وێنەیە لە لای ئێمە ئەوەیە لە بەشەکەی ئێمەدا باشووری کوردستان ئەم پێکدادانە مەزهەبیە نییە ئەم خوێن ڕشتنە مەزهەبیە نییە. لە فەڕەنسادا 3 سەدە بەدەست ئەم
خوێن ڕشنەی کاسۆلیک و پرۆستانتەوە بەدەست حکمی کڵێساوە تێپەڕێنراوە نووسەرەکان ڕۆشنبیرەکان بە تێنافی کارەباکانە هەڵواسراوە ئەو لە عێراق ئەمەش دەبینێت بەڵام لای کوردەکان ئەمە نابینێ لای کوردەکان نەک ئەمە نابینێ بەڵکو سەیرەکەی ئێزیدیەکان کە لە شنگال هەڵدێن دێنە ژێر دەستی حکوومەتی هەرێمی کورسان لێرە دێنە ناوچە کوردەکان لێرە سیر دەکەین ئەوەی کە فەڕەنسا ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە لە باشووری کورسان هەمان شت کراوەتەوە کاگازە تۆ باسی ئەماکە هەر لەگەڵ ئەمەیە ئەخر ئەمە پاراستنی وێنەکەیە باشە چاودێرانی سیاسی باسلەوەکەن ئەڵەن هەرێمی کوردستان قسەی فەڕەنسای شکاند لە کاتی ئەوەی کە داوای کردکە دەستگیرکراوانی بادینان ئازاد بکرێ بۆ ئەمەیان ئەڵێ چی ئەمەش هەمان سوورە نیە هەندێک پوینتێک ناخاتە سەر ئەو وێنەی کە هەیەی ئەزانین چی خۆیساگەر من ئەوکو ناوخۆ قسە بکەم ناوخۆی هەرێمی کوردستان قسە بکەم نەکتەنا گیراوەکانی بادینان بواری تریشەیە ئێمە وەکو ڕەخنە قسەی لەسەر بکەین بەڵام بۆ فەڕەنسایەک تیرۆر لەکوێ یعنی ئێمە شەڕی تیرۆر دەکەین پێکەوەی نەتەوەی لەکوێ پێکەوەی ئەدیانەکان لەکوێ ینی شەش چالاکوان زیندانی کراوە ڕاستە بۆ فەڕەنسا من شەمەوێ ئەوە بڵێم ڕاستە بۆ فەڕەنسا مەسەلەی ئازادی ڕاگەیاندن لەسەروی هەمووی ئازادیەکانەوەیەوە فەڕەنسا خۆی کار لەسەر ئەمە دەکات یعنی بەتایبەت ماکرۆن کە دیدێکی کانتیانەی هەیە بۆ ئازادی یعنی گرنگە ئەم شتانە بەڵام جارێ خۆ ماکرۆن کۆبوونەوەی تەواوی لەگەڵ سەرکردە کوردەکان نەکردووە تا ئێمە یەکسەر بڵێن قسەکەی شکێنراوە یعنی ئەو جارەکانی تەنها یەک مەسافەی ماوەی کەم بووە لە هەولێر ماوەتەوە سەردانی مووسڵی کردو ئەو ئێستا دەگەڕێتەوە هەولێر و کۆبوونەوەی تەواوی لەگەڵ سەرکردە کوردەکاندا دەکات یعنی پەیامەکەی ئەو پەیامێک نییە بە چەند دەقە بیگەینێ بە کار بەدەستە کوردەکان و ئیتر ئەوە هەموو پەیامەکەی بێ یعنی پێم وایە ئەوەی کە لێکەوتەکەیەتی یەکسەر دەرناکەوێ چۆن یەکسەر ینی ئێمە ئەو حکومە بدەین کە قسەکەی شکێنراوە من لەگەڵ ئەوە نیم نەک شەخ چالاکوان لەگەڵ ئەوە نیم کامێرایەکیش بشکێنرێ بڕوان بە ئازادەکە هەیە بەڵام جارێک لێکەوتەکەی باش بێ و خراپ بێ ئەوەندە ئاسان دەرناکەوێ ئەو هاتوتە تۆڵی هەمیشە بۆ ڕوودا و سیاسەکان بە ئێمە چاوەڕێکین بۆی بزانین بڵێ پەیامێکی وەهای هەبێ پەیامەکەی یەکسەر لێکەوتەکەی دەرناکەوێ بۆ عێراق پرۆژەی ئاودانکردنەوەی عێراقی پێیە ئەو دەڵێ لە هەموو بوارەکاندا فەڕەنسا پرۆژەیەکی تایبەتی بە عێراقەیە ئێخۆ لە ئەمە داری ئاسای موسانیە کە یەکسەر فڕێدات و هەموو شتێک دروست بێ هەموو شتێک بگاتە خاڵی ئەرێنی باشە بۆیە بۆ هەرێمی کوردستانش ئەم وێنەیە ڕاستە یعنی ناکرێت یەکسەر بە چەند کاتژمێرێکمانەوەی لە هەرێمی کوردستان گیراوەکان بەردرێ دۆخەکە باش ببێ ئابووری لەگەڵ عێراقدا باش ببێ یعنی ئەگەر شتێکی وەها هەبێ لێکەوتەکەی لە ڕەنگە لە دوای گەڕانەوەکەشی دەربکەوێت حتمما لە دواتردا باسیێواکەین بۆی بزانین کە هاتنی ماکرۆن و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی کورد لە دواتردا چ پێشاتێک دێنێ کاگازاد دەمەوێت هەمان پرسیارش لە تۆ بکەم سەردانکردنی ماکرۆن بۆ ناوچە چاواسانی کە ئەوکو بینیمان سەردانی مووسڵی کرد و هەرێمی کوردستانیش و عراقیش پێتوانێ پامێک بێت بۆ ئەو وڵاتانی کە دەستوەردان دەکەن لە سیاسەتی هەرێمی کوردستان و عراقدا لە پاش ئەوەی کە بە نمونە کاتێک ئەمریکا دەکشێتەوە فەڕەنسا دەوێت هێزی جێگرەوە بێت بۆ ئەمریکا پرسیارێکی دروستە من بەڵامبەر لەوە وەڵام بدەمەوە شتێک بڵێم فەڕەنسا ڕەنگە قورس بێ ینی بتوانێت ببێتە جێگرەوەی تورکیا لە عێراقدا بۆ عێراق ببوورە لەبەرەوەی ئەو بۆ منیش پرسیار وایە دەکرێت چونکە تورکیا وەکو دەگوترێ نقطە وسوولە یان خاڵی گێنەری خۆرهەڵاتە بە خۆر ئاوا ئەمە تۆزێک قورسە یعنی وەکو تەوزیحێک وەکو ڕەت ناڵێم بەسەر بۆچوونی خۆمەش ڕەنگە شتێکی قورس بێ بەڵام ئەوەندەی من جەنابەتی یەک جۆر لە پەیام باسەکەی بۆ وڵاتانی دەستوەردان دەکەن لە عێراقدا من دەڵێم هاتنەکەی ماکرۆن نەک یەک پەیام تەنانەت 5 پەیامیشی ڕەنگە لە خۆگرت بێ یەکێکیان ئەوەیە بۆ ناوخۆی فەڕەنسایە ئەوەی کەوتبوو لە قسەکانی پێشودا باسم کرد ئەوەی کە فەڕەنسا بەرەو هەڵبژاردننی ئایندە دەڕوا ڕەنگە پەیام بێ بۆ دەنگدەری فەڕەنسی دووەمیان پەیامە بۆ یەکێتی ئەوروپا کە ئێستا دوای کشانەوەی بەریتانیا لە یەکێتیەکە فەڕەنسا دەیەوێت جۆرێک لە جۆرەکان وەکو هێزی پاوەری سەرەکی ناوێکێتەکە خۆی پیشاندا وەکو بە تعبیرێکی سادە وەکو دەم سپی ناوێکێتەکە خۆی پیشاندا و پەیامێکە بۆ ناوخۆی عێراق
پەیامێکە بۆ ناوچەی ئەرزی تاقە و قوتی خۆی بەڵێ یەکێک لەوانەی کە فەڕەنسا پەیامی بۆ دەنێرێت تورکایە بۆ سەردانی مووسڵ دەکا بۆ دەڵێ دەبێ بکشێن هێزەکان شین ئێزیدەکان بڕۆنەوە شنگال ئەگەر دۆخێکی ئەمنی باش لە شنگال دروست نەبێ ئەگەر پەیامێک نەبێ بۆ تورکیا کە ئیتر دۆخی ئەمنیەم ناوچەیە تێک نەدا ئەو ناڵێ دەبێ ئێزیدەکان بچنەوە شنگال یعنی لە چ دۆخێکە لە چ دۆخێکدا ئێزیدەکان بچنەوە شنگال حتمما لەم دۆخیان ناتوان بچنەوە شنگال بۆیە هەر پەیوەست بە تورکیا و پەیامەکەی ماکرۆن بۆ تورکیا ئەوەیە هەتا ئێستا تاکە وڵات کە بە پلەی یەکەم ڕێگرە لە بوونی تورکیا بە ئەندام لە یەکێتی ئەوروپا فەڕەنسیەکان پەیامی ئەویان پێشتر بە تورکیا داوە تا بەم جۆرە مامەڵە لەگەڵ کورد بکرێت تا بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئازادی میدیا بکرێت لە ناوخۆی تورکیادا زمانی تورکی قسێکی دەڵێ ئەو منداڵانەی لە گرتوخانەکانی تورکیادان لە ڕووی تەمەنەوە بچووکترن لەو منداڵە فەلەستینیانەی کە لە گرتوخانەکانی ئیسرائیلدان واتە پەیامەکەی ماکرۆن ئەوەیە کە دەیڵێ ببێت ئەندام لە یەکێتی ئەوروپا و نەدەی شێوەیەتر لە عێراقدا بمێنێتەوە یەکێک لەو خاڵانەی کە ماکرۆن لە لووتکەی عێراقدا قسەی لەسەر کردووە ئەوەیە کە کاگازات درێژە بە قسەکان لە دواتردا بەڵام ڕاستەوخۆوێنەکانە بین لەسەر شاشی کورسات نیوسەوە کە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا گەیشتە هەولێر و وابڕیارە لەگەڵ سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستاندا کۆبێتەوە ئەمە وێنەی ڕاستەوخۆی ئێستا کە لە پاش سەردانی مووسڵ سەرۆکی فەڕەنسا دەگاتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و وابڕیارە بۆ خوانی نیۆڕۆ هەرچەند کاتەکە تێپەڕیوە بۆ خوانی نیۆڕۆ لەگەڵ سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان نان بخۆن و دواتر کۆبوونەوە بکەن و گفتوگۆکەن سەبارەت بەو بابەت و بۆ ئامانجانی کە سەرۆک ماکرۆن هاتووە هەرێمی کوردستان. ئەوەی کایبینین ڕاستەوخۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە ساتی گەیشتنەوەی دووبارە سەرۆک ماکرۆنە بۆ هەولێر ئەوەی کە دەیبینین سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیە پێشواسی لێ دەکات لە کاتی گەڕانەوەیدا حتمما لە پێشووتردا هاتە هەولێر لە دواتر چووە مووسڵ سەردانی بەشێک لە ناوچەکانی مووسڵی کرد و ئێستا گەڕاوەتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی کە لەگەڵ بەرپرسانی کورد و سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستاندا گفتوگۆ بکات و کۆبوونەوە بکات و خوانی نیۆڕۆ لەگەڵ ئەواندا بخوات ئەوەی کە دەبینین ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە لە پێشوازی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسادان. دیمەنەکان ئێستان ڕاستەوخۆکە ئیمانوێل ماکرۆن گەیشتەوە دووبارە هەولێر سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان هەریەکە لە ڕێواز فایق سەرۆکی پەرلەمان و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازیان لە ئیمانوێل ماکرۆن کردەوە بڕیارە خوانی نیۆڕۆ بەیەکەوە بخۆن و لە دواتردا لەگەڵ بەرپرسانی کورد و لایەنەکان بەرپرسانی کورد ببورن کۆبنەوانی و گفتوگۆکەن سەبارەت بۆ ئامانج و بابەت و تەوەرانەی کە ئیمانوێل ماکرۆن بە ئامانجیەوانە هاتوۆتە هەرێمی کوردستان.
بەڕێزان ئەوەی کە دەیبینی چەند خولێکی کەم پێش ئێستاە کە ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا دووبارە گەڕایەوە هەولێر لە پاش سەردانکردنی مووسڵ و بەسەرکردنەوەی بەشێک لە ناوچەکان ئەوش نیشتیوان بارزانیە سەرۆکی هەرێمە کە پێشوازی لە ئیمانوئێل ماکرۆن دەکات. فەڕەنسا و هەرێمی کوردستان مێژوویەکی دێرینیان هەیە ماوەی 30 ساڵ سیاتراوان پەیوەندیەکان بە شێوازێکە کە فەڕەنسا لە بەشێکی زۆر لە ناخۆشیەکاندا لەگەڵ هەرێمی کوردستاندا بووە پشتیوانی و پشتگیری هەرێمی کوردستانی کردووە. لە ئێستادا لە ئەم کاتانەدا کە ئیمانوئێل ماکرۆن سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانی کردووە یاخود سەردانی کوردستانی کردووە چاوی تەواوی میدیاکانی جیهان و لایەنە سیاسیەکانی جیهانی لەسرە و هەمووان بە گرنگیەوە باس لە ئەو سەرداناکەن باس لەواکەن کە چەندێک تایبەتمەندی و گرنگی هەیە ئەم سەردانی ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان و واپڕیارە لە ماوەکانی داهاتوودا کۆبوونەوە لەگەڵ سێ سەرۆکاتێکی هەرێم بکات و هەمیشە ئیمانوئێل ماکرۆن لێرە جەخت لەسەر پێکەوە ژیانەکات لە هەرێمی کوردستاندا ئەم جار ئەوەی کە زۆر فۆکەسی لەسەر بوو لە ناوبردن و بنبڕکردنی تیرۆر بووە باس لەوە دەکات کە هەموو پلانێکیان یاخود هەموو هەوڵێکیان بۆ ئەوەی کە بتوانن بە زووترین کات تیرۆر لە هەرێمی کوردستاندا بنبڕ بکەن و زۆرێک لە پلانی دیکەی هەیە کە وابڕیارە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکات. دەگەڕێمەوە لای میوانەکەم کاگازات فەرموو ببوورە بڕیمیت لە بەرەوەی وێنەکان ڕاستەوخۆ بوون دەبووە بەرچاوڕوونی بدەین ببینە فەرموو لە قسەکانە بەردەوام دەستان خۆش بێ قسەکەمان لەسەرەوە بوو کە پەیامەکە ڕاستەوخۆ بۆ تورکیایە فەڕەنسا لە یەکێتی ئەوروپادا لەبەر چەند هۆکارێک تا ئێستا ڕێگر بووە لەوەی کە تورکیا بە ئەندام بێ لە یەکێتی ئەوروپادا یەکێ لەوانە مافی پێکەوە ژیانە وتم مافی ئازادی ڕاگەیاندنە مافی منداڵ و ژن و هەموو ئەوانەیە کە دەبێ بە پێوەری ئەوروپی هەبێ لە کۆمەڵگەی تورکیدا نییە بە پێی قسەی ڕۆژنامەی زمانی تورکی ئەو منداڵی لە گرتوخانەکانی تورکیادا هەیە ئەو منداڵە کوردەی لە گرتوخانەکانی تورکیادا هەیە لە ڕووی تەمەنەوە کەمترە لەو منداڵە فەلەستینی لە گرتوخانەکانی ئیسرائیلدا هەیە بۆیە ئەوان ڕێگر بوونەوە ئەو پەیامانەشی کە لە ناوخۆی عێراقدا بۆ تورکیای هەیە ئەوەیە لە لووتکەی عێراقشدا باسی کردو دوێنێ 28 مانگ لە بەغدا کە دەبێ هێزە بیانەکان لە خاکی عێراق بچنە دەرەوە و ئەمنیەتی عێراق ئیتر بکەوێتەوە دەست هێزە عێراقیەکان خۆیان ئەم پەیامەی بە کوردەکانیش گەیاندووە ینی هەردوو لە پێکەوە بتوانن کە ئەمنیەتی عێراق خۆیان بیپارێزن کۆمەڵی هێز و گروپ لە عێراق ببرێنە دەرەوە دوورخێنەوە بۆیە پەیامێکی ڕاستەوخۆی بۆ تورکیایە لەناو خۆی هەرێمی کوردستانە پەیامەکە گەر بڵین چۆنە بۆ عێراقیەکان ئەوەیە کە عێراقیەکان لە بەردەم دوو تەحەدی گەورەیان یەکیان هەڵبژاردنە و یەکیان کشانەوەی هێزەکانی ئەمریکایە لە هەردوو پرۆسەکە هەردوو کارەکە ئەگەر ئەنجام بدرێت چه هەڵبژاردننی پێشوەختە و چ کشانەوەی هێزەکانی ئەمریکا شەڕکارەکانی ئەمریکا ئەوەیە کە دەبێت عێراقیەکان خۆیان ئەو بۆشایە پڕکەنەوە یعنی واتە نابێ وڵاتێکی ئیقلیمی ناوچەیی ئەمە بە دەرفەت بزانێ و دەستێوەردان بکە پەیامەکانی ماکرۆن بۆ تورکیا ئەوەیە کە ئەو دۆخە دەبێت عێراقیەکان خۆیان پڕیکەنەوە لە ئەگەرێکدا کە ئەوان پێویستیان بە فەڕەنسایە ئەوە ماکرۆن پەیامی فەڕەنسیەکانی پێیە کە دەتوانن ئەو بۆشایە پڕکەنەوە. کاک ئازاد زۆر باز لە سەقامگیری دەکرێت دەوترێت بۆ منە فەڕەنسا زۆر جەخت لەواکرێتە بێ بۆ منە سەقامگیری لە هەرێمی کوردستاندا هەبێ ئەم دۆخانی کە ئێستا هەیە بۆ نمونە و ئەژمۆنی وڵاتان کە لە ئێرە هەیە ئەمەوە دەکات دەهێڵێکە ئەو سەقامگیری کە فەڕەنسا باسێکات بێتەکایەوە من شتێک بڵێم پێشەوە هاوڕێ یعنی فەڕەنسا دەچێتە هەر وڵاتێک بە سێ ئاراستە دەچێتە ئەو وڵاتە ینی کار بکات لە هەر وڵاتێکدا یەکێ لەوانە ئاراستەی بڵێن بەرژەوەندیەکانێتی یەکێ لەوانە مەسلەی دیموکراتیزەکردنە یەکێ لەوانە مەسلەی ڕۆشنگەریە یعنی ئەوەی کە ئێستا تێبینیم کرد لە گەیشتنی ماکرۆن بە کۆشکی سەرۆکایەتی لەگەڵ هەردوو سەرۆک بڵێن نێچیڤان بارزانی و مەسرور بارزانی کە
تەوقە دەکات زۆر ئاسایی وشک ڕاست وەستاوە بەڵام کە لەگەڵ ڕێواسفایە قسە دەکات سەری بۆ نەوی دەکات یعنی ئەمە زمانی جەستەیە هێویخان ینی سەیریکە ئەو پەیامێک دەنێرێ ئیتر بە هەر ڕێگایەک بەدەینێرێ لە عێراقدا چۆن ئەوێ گرنگی بە مەسلەی بەرژەوەندی بدا مەسلەی دیموکراسی بدا لەو چوارچێوەیەدا سەیری ئەوە دەکا چۆن لەم دەسەڵاتەدا بتوانێت باڵانس هاوسەنگی ڕاگرێ لە بینی دوو کەسا دەبینێ کە کەسێک لە لووتکەی دەسەڵاتێکدا ئافرەتە ئەوە بۆ وەکو تێبینێک بڵێم لە مەسلەی ئەوەی کە ئێرانەکان دەتوانن دەهێڵن ئاوا لە پرسیارەکە تێگەشتم کە فەڕەنسا ئەم ئەمنیێتە نەک هەر ئێران بەشێک لە وڵاتان بۆ نمونە تورکیاژەوە تا هەژمۆنی هەیە لە هەرێمی کوردستاندا دەیەوێت بۆ نمونە بەشێک لە داگیرکاریەکانی ڕوو لە هەرێمی کوردستان کرد و هەژمۆنی خۆی هەیە و دەوێت کۆنتڕۆڵی دەسەڵات بکات هیچ وڵاتێک ناتوانێت ئەو عێراقە بباتە ئەگەر ڕەشببینی نەبێ ئەمە ڕەشببینی جیا لە واقعبینی ئەمە واقعبینی بێت هیچ وڵاتێک ناتوانێت عێراق بگەێنێتە کەناری ئارامی یا بڵین لانی کەم ئەم دۆخە مێژوویە تێپەڕێنێ چونکە ئەوەی لە عێراقدا کاریگەرە لەسەر دۆخە ئەمنیەکە دوو جەنگە یا جەنگی نەتەوەی یا جەنگی مەزهبە ئەوەی لە مێژووی ئەم عێراقەدا هەیە ئێمە بەردەوام لەو دوو تایپا لەو دوو فۆرما جەنگمان لە عێراق بینیوە یا جەنگی مەزهبی بووە یا جەنگی نەتەوەی بووە بە درێژایی مێژووی عێراق جەنگی ڕۆشنگەرانەمان نییە بۆ نمونە بمانەوێت ئەم کۆمەلگا دیدی خێڵەکی تیالادەین دیدی مەزهبی تیالادەین دیدی ناسیۆنالیستی دیالادەین مادام ئەم جەنگە نییە بەردەوام جەنگەکانی تر وجودیان هەیە بەردەوام جەنگی نەتەوە وجودی هەیە تۆ سەیریکە یعنی ئێسێمە لە دوای نەوەتویەکەوە کە کوردستان لە کەشێکی باشی ئارامە بووە ئەوەتانێ مەترسیمان هەیە لە دوای کشانەوەی ئەمریکا جەنگی نەتەوەی ڕوو بداتەوە یعنی هیچ وڵاتێ ناتوانێت ئەمە بکات ئێرانیش نێتە ناتوانین بگەڕین ئەو خاڵی کە دەبێت ئەو وڵاتە خۆی سەقامگیری خۆی بەدەست بهێنێت ئەنجا وڵاتێکی دیکە دەتوانێت زۆر دروستە بۆ ئەوەی عێراقێکی ئەمنی مەدەنی ڕۆشنبیری پڕئاشتی لێبوردەیی لە عێراقدا هەبێ ئەوە ئێمە پێویستمان بەوە نییە سیستەم بگۆڕین پێویستمان بەوە نییە عێراقی تازە دروستکەین ئێمە ئەبێ عێراقی تازە دروستکەین واتە عێراقی تازە چۆن عێراقی تازە دوور لە هەموو ئەو بیرکردنەوانێک کە لە مێژووی با بڵێن لانی کەم سەدەیەکی عێراقە لە 21ەوە بۆ 1920ەوە بۆ ئێستا سەدەیەک لانی کەم دەبێت عێراقیەکان تاکی عێراقی دابڕێ لەو بیرکردنەوە ڕابردووی اینجا تۆ دەتوانانی عێراقی تازە دروستکەی من ئەگەر بچمەوە سەر پەیوەست هەربەوە بچمەوە سەر قسەیەکی هاشم ساڵح نووسەرێکی سووریە دەڵێ من هەر باشار پێوەستە بە فەڕەنساوە دەڵێ دوای 40 ساڵ تێپەڕکردنی تەمەن لە سووریا چوومە فەڕەنسا ئەڵێ کە چوومە فەڕەنسا کەلتور و حەزارە و لێبوردن و ئاشتی و ئەمنیەتی فەڕەنسان بینی وتم من گریمان 40 ساڵی تەمەنم هەروە ڕۆشووە لێرەوە دەژیم واتە ئەمە بۆ هەموو خۆرهەڵاتی ناوەڕاست تقریبان ئەم قسەی ڕاستە ئێمە سەیری ئەو ڕابردووی خۆمان کە هەرێکێ لە ئێمە هاشم ساڵح نە تۆ وشەکە تەحویلکە بۆ سەر ژیانی خۆت و ئێمە شەروەها یعنی لە ڕابردووی ئێمەدا هەر لە مناڵیەوە کە پەروەردە بووین لە ناو تەپوتۆزی شەڕا بووین لە ناو فرمێسکا بووین لە ناو کوشتارا بووین کوشتاری ئەوە نەبوو گروپێکی ڕۆشنگەری بەرەیەکەیە دەیەوێت ئەم عێراقە بەرەو ڕۆشنگەری ببە بەڵکو شەڕێکە بوو یا شەڕی مەزهب بوو یان شەڕی نەتەوە بوو ئێمە قوربانی ناو نەتەوەکە بووین بۆیە هیچ وڵاتێک ئەوەندە توانای نییە بەسەر ئەوەی کە پێ دەوتێ بازدانی مێژووی بەسەر شیعە و سونەدا بکە بەسەر کورد و عەرەبا بیکە عێراق بباتە دۆخێکی ئەمنیەوە بەڵکو دەبێت پەروەردەی تاکی عێراقی لە ڕەگەوە بگۆڕێت کار لەسەر فکر بکرێت ئەخر بۆیە نمونەی بەڵێ بۆیە نمونەی ئەوە مناوە کە فەڕەنسا بە ئاراستەی ڕۆشنگەری دەچێتە هەر وڵاتێکەوە هەر نمونێکی دەبێنینەوە لە فەڕەنسادا شەڕ بوو تاکی فەڕەنسی لە فەڕەنسا هەڵدەهاتن بەڵام کە دەچوونە سەر وڵاتەکە سەر سنووری وڵاتەکانی تر تابلۆیەکی گەوریان هەڵدەواسی و دەیان بەڵێ بۆ ئازادی لێرەوە سنووری ئازادی دەست پێ دەکات یعنی ئەوەشی کە لە عێراق ماکرۆن هەوڵی بۆ دەدا ئازادی تێدایە ئەمنیەتی تێدایە بەرژەوەندی تێدایە بەڵام بۆ دۆخە ئەمنیەکە کە جەنابەت پرسیارت کرد هەموو وڵاتەکانیش لێگەڕێن بە تەنها ئەمریکا بێ یا رووسیا بێ یا فەڕەنسا بێ لەبەرەوەی عێراق لە هەناوی خۆیدا هۆکارە نائەمنیەکە هەناوی خۆیەتی ناگاتە کەناری ئارام و ئەمنیەت
دروستە ڕێگوەکو ئەفغانستان بۆ نمونە 20 ساڵ ئەمریکا پارێزگاری لێ کرد بەڵام زۆر دروستە لە دواتر داوای کێسە لەو کۆمەڵە ئەڵقەیە کە ئەمریکا ئەفغانستان بزەبت وایە لەو کۆمەڵە ئەڵقە سیاسیە کە ویستی بە سیستەمی بە دەستکاریکردنی سیستەمی سیاسی بەرەو بیباتە سیستەمێکی دیموکراسیەوە یعنی ئەوان ئەوە دوو فۆرمی دەسەڵات تاقیکەنەوە یا تاڵیبانەکە بوو داخراوە دیکتاتۆریەکە بوو ئیسلامی تونڕەوەکە بوو یا ئەوە بوو کە ئەمریکا لە دوای لە جەنگی تیرۆرەوە هەوڵی بۆدا لە دوای 2023ەوە هیچ کامیان سەرکەوتو نەبوو بەڵام عێراق ئەمە سێمین فۆرمی دەسەڵات سیستەمە پاشایەتی بەو جۆرە بوو کە تێپەڕیەوە وەک لە مێژوودا دەتوانین بیخوێنینەوە بیبینی دیکتاتۆری ئەوەی کە سەدام کۆمارەکەی لەسەر بوو ئێسش کە ناو دەبرێت بە دیموکراسی هیچ یەکێ لەم بە پێچەوانەوە عێراقێکی کە لە وڵاتانە ڕابردوەکەی جوانترە لە داهاتۆکەی یعنی لە هەر سیستەمێکە هێوی خان ئەگەر وڵات ڕابردوەکەی جوانتر بوو لە داهاتۆکەی یعنی وڵاتە بەرەو دووەوە دەڕوە یعنی لە داخراندایە باشە ناکرێ بۆ منە کارکردن لەگەڵ وڵاتێکی ئاوە باشتر نییە من بناغەکەم باشە بە باشێنەوەمە کاتێک من دەگەمە خاڵێک خراپ دەبێ ڕەنگە مامەڵەکردن لەگەڵ ئەم خاڵە خراپە ئاسانتر بێ لەگەڵ وڵاتێکە لە بنەڕەتەوە بە خراپی هات من لەگەڵ ئەو قسەی میوانەکەماندام کاک ڕەشاد کەوتی مامەڵەکردنی ئێران لەگەڵ فەڕەنسیەکانە ئاسانترە وابزانام ینی باشترە بزەبت وایە بۆ لەبەرەوەی فەڕەنسا توانای گفتوگۆ لەگەڵ هەموو گروپێک هەیە توانای حیواری هەیە توانای ئەوەی باشکردنی هەیە توانای ئەوەی هەیە کە دەستی بۆ دەبا لە لانی کەم لە باشەوە بۆ باشتر لە خراپەوە بۆ باش بەڵام ئەمریکا لەبەرەوەی خۆی بە جەمسەرێک دەزانێت لەبەرەوەی کەی خۆی لەناو جەمسەری با بڵین ئەلمانیەت بە ئیسلامیدا دەزانێت ئەمریکا بەم ڕۆحە مامەڵە ناکات لەگەڵ ئێرانەکاندا بۆیە فەڕەنساش هێندەی ئەمریکاش چاوی لەسەر عێراق نییە بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەوەندەی بەڵام فەڕەنسا هێندەی ئەمریکا چاوی لەسەر تیرۆرە ئێرانیش چاوی لەسەر تیرۆرە بەڵام وەکو ئەمریکان چاو لە بەرژەوەندی ناکە چاو لەوە ناکە کێکی دەسەڵات چەندێکی فەڕەنسیەکانی تایە و چەندێکی ئێرانەکانی تایە بەڵام ئەمریکاکان چاو لەوە دەکەن چەندێکی ئەمریکەکانی و چەندێکی ڕووسەکان و چەندێکی ئێرانەکانی تایە بۆیە منیش هاوڕام بەو قسەیە کە مامەڵەی ئێرانیەکان ڕەنگە لەگەڵ فەڕەنسیەکانە مامەڵەیەکی باشتر بێ و بتوانن باشتر بێ و هەتا فەڕەنسیەکان پشتیوانیشن بەو ڕێکەوتنەی ئەمریکا کە لەبارەی ئەتۆمەوە هەبوو لە جیهاندا بۆیە بەڵامیش هاوڕام لەسەر قسەیە باش دەستخۆش